کاتتان باش ئێمە لە ئێستا لە ناحی سەنگەسەری سەر بە قەزای پشدەرین دوایەوەی کە هاوڵاتیەک لە شارۆچکەی قەڵاتزێ بە ناوی سلێمان هەڵشۆیی لە ژێرناوی مامەڵەوە بڕێک یا بڵێن نزیکی 50 ملیۆن دۆلاری لە خەڵک وەرگرتووە. ماوەی چەند ڕۆژێکە ئەم هاوڵاتیانەی کە مامەڵەیان لەگەڵ ئەم شەخسە کردووە لە دەربەندی نێوان قەزای پشدەر و بیتوێن لە ناوچەیەک پێی دەوترێت بانوەخەن لەوێ گرتبوونەوە ئەنجام دەدەن. دیارە دوێنێ دوایەوەی کە گرتبوونەوە 6 کەسیان وەکو نوێنەر هەڵبژار بۆ ئەوەی کە بە دوای گرفتەکان دابچن. ئەم 6 کەسانە دوێنێ سەردانی هەریەکە لە مەڵبەندی 24 ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها بەڕێوەبەری پۆلیسی ڕاپەڕین، هەروەها بەڕێوەبەری سزنی ڕاپەڕینیان کرد. دوایەوەی کە ئەم هاوڵاتیانە سوور بوون لەسەرەوەی کە پێویستە ئەم هاوڵاتیە کە بە ناوی سلێمان هەڵشۆیی خۆی ناساندووە ببینن ئەوان چاویان بە سلێمان هەڵشۆیی کەوتەوە و لە سجن گفتوگۆیان لەگەڵ کردووە سەبارەت بە شێوازی ئیفلاس بوونی و سەرف خەرجکردنی ئەو پارانەی کە لە خەڵکی وەرگرتووە. من ئێستا لە ماڵی یەکێک لەم نوێنەرانم بە ناوی کاک لوقمان. کاک لوقمان، ئەم کاتت باش تۆ یەکێک بووی لەو نوێنەرانەی کە دوێنێ سەردانی سلێمان هەڵشۆیتان کرد، چیتان پێوت؟ هەموو کاتێک و باش بەخێر بێن سەرچاو سەرسەر. وڵای ئێمە دوێنێ گرتبوونەوە خەڵکەکە هەمووان هانامان بۆ مەڵبەندی یەکێتی برد. لەوێش بەڕێز مەلا ئاری ئەندامی سەرکردایەتی مەسوول مەڵبەندی 24 ڕاپەڕین پێشوازێکی زۆر گەرموگوڕی لێ کردین. ئێمە حاڵ حسابی خۆمان پێگەیاندن و ئەویش وتاری داوگوتی ئێمە وەکو یەکێتی دائیمەن پشتی خەڵکی مافخوراو دەکەین، ئێمە لەگەڵتانی. ئەو کابرا فێلی کردووە. دواتر ئێمە بەڕێ کراین بۆ سجن، لەوێ پێشوازیان لێ کردین جەنابی لیوا لەشکر و کاک عەبدوڵڵا چاوڕەش و ئەوانە. ئێمە دانیشتین و سلێمانیان ئینە کە سلێمان هات ئێمە گفتوگۆیەکمان لەگەڵ سلێمان ئەنجامدا. پێمان گوت سلێمان ئەتوو ئەو معامەلەت کردووە لێرە بۆ ئیفلاست کرد، ئەتوو وات بەڵاو کردو ئیفلاسم کردووە. پێمان گوت ئەو کۆمپانیای تو ئیشت لێ دەکرد بیتکۆن ئیفلاسی نەکردووە. ئەویش گوتی من وڵڵاهی معامەلەکەم لە بیتکۆن نەبووە و هەر معامەلەیەک بۆ ئەوە حەشوایم کردووە بخۆ بەو برادرانەی خۆم پارەی خەڵکمان وەرگرتووە و سیارە و زێ ڕشتمان وەرگرتووە لەو خەڵکەی وەویم داوەتەوە هەتا ئاخیرەکەی پارەم پێ نەدرا. گوتمان ئەو قسانە نابی بکەی، ئەو قسانە هەونین، لەبەرەوەی تو ماڵێکی زۆرت خواردووە، ئەو خەڵکت ماڵ وێران کردووە، خەڵکت گەڕاندەوە 50 ساڵ بۆ دوایە. لەبەرەوەی کابرا هەیە نانی نییە بخۆ، خانووی خۆی فرۆشتووە، کەپیلی خەڵکی کردووە، یانی کێشەکی زۆر گەورە ڕوودراوە لەو منتیقەی لەو دەبەری پشدەر. ئەویش گوتی وڵای جە حاڵەکەم ئیوا. گوتم حاڵ ئیوا نابی، دەبێت تو حەلێک هەبی، ئێمە نوێنەری ئەو خەڵکەین، کەس لە تو خۆش نابی، یانی بۆ خۆت و بەو ڕەفیقانەی خۆت ئەو معامەلە ناشەرعی ئەو کردووە، ماڵی خەڵکی و خرا کردووە، ئێستاش ناتوانن بڵێن ئیفلاسین کرد. لەبەرەوەی هەتانە شتان هەیە ئەگە ئیفلاست کردووە بۆ خەتی کێلێت کڕیون، هەش خەتت کڕیون، ئەگە مەسەلەکە پیلان نەبی، یان ئەو برادرانەی تو بۆ زێڕیان کڕیوە و باغیان کڕیوە، ئەگە مەسەلە پیلان نەبی خۆ دەوڵەمەندکردن نەبی لەسە قوت و ماڵ و منداڵی ئەو خەڵکەی، ئەگە فێڵکردن نەبی. باسی لەوە کرد کە ئیفلاسی کردووە و شێوازی دانەوەی قەرزەکان چی وت؟ ئەو گوتی من ئیفلاسم لەو مەوزوعیدا کردووە، پارەکەم داوەتەوە خەڵکی، پێمان گوت داوەتەوە خەڵکی، لەبەرەوەی ئەتوو مەوعیدی 6 مانگت داوەتە خەڵکی، کەس وەری نەگرتووە هەتا تو زەرەرت کردبی. دەبی ئەو پارانە خڕکەنەوە بەخۆ بە ئەو دارودەستەی خۆت کە ئەو دارودەستەی تو مافیا بوونە لەو منتیقەی ڕاستی، دەبی خڕکەنەوە چتان هەیە ئەو پارەی خڕکەنەوە بکەنە قایمە. ئەو جامەش وەکو ئەو نوێنەری ئەو خەڵکەی ئێمە دەتوانین سڵحێکی عەشایریت بۆ بکەین. ئەویش گوتی من رازیم قایمەیەک بکەم، چ سەروەت و سابانم هەیە ئەوانەی لەگەڵیشم بەشدار بوون لەو معامەلەیدا، دەبی هەر هەموو ماڵی خوان ئیسپاتکەن و بکەنە قایمە، تەسمیلی پۆلیس بکەن. باشە، سەبارەت بەوەی کە دوایین جار وا بڵاو کراوە لە ناو خەڵکدا کە هاتوتەوە ماڵەوە هۆشی لە خۆی نەبووە و جۆرێک لە بێهۆشی پێوە دیار بۆتەنەت کەس و کارەکەشی ئاماژەی بۆ ئەو کرد. سەبارەت بە ئاخیر شەو کە ئیفلاسی کرد چی وت بە ئێوە؟ بەڵێ ئێمە پێمان گوت دیعا کرا، گوتیان وڵا دەرماندراو کراوە، دەرزی لێدراوە. ئێمە ئەو گفتوگۆمان لەگەڵ کرد،
وتی نەخێر قەت شتیوانە بووە هیچ حاڵەتم زۆر تەندروست بووە زۆر باش بووم و براکەی ویش لە دووچووە ئەو برایی کە لێدوانی دەدا بە ناوی ڕزگار دەیگوت ئێمە ئاگامان لێ نییە نەخێر براکەی ڕاست ناکە هەمووان شریکن خەتی بۆ کڕیوە بۆ ئەو برای خۆی خەتی کڕیوە خەتی کێلێ کڕیوە بەنۆ دەفتەری بۆ برای خۆی ئەوان هەموو بەشدارن من لە نزیکەوە بابەتەکەی دەزانم چەند برای هەنە هەموو خانی چاک و شتی چاکی بۆ کڕیون ئەگەر مەسەلەکە فێرکردن نەبیل و خەڵکەی بۆ ئەو لێدوانەی دەدەی ئەتوو بەڵێ کاک لوقمان شتێکی تر دەگوترێت کە بەرپرسیش هەبووە لەو سنوورەدا دەستی لەگەڵدا هەبووە یا شەریک بووە لەگەڵی یاخود با بڵێن توێتا با بڵێن هایلۆ کەس یا وەکو لای خۆمان دەڵێن وەنەوشەی پێداوە ئەمانە هەیە باسی لەوە کردووە کە کەس لەگەڵی شەریکە یاخود وەنەوشە و سارێ پڕادۆئانەی بەهەدیەداوە بە کەس قوربان ئەو گفتوگۆمان لەگەڵ کرد پێمان گوت کرد لە پشتە گوتی من کەسێکی وام لە پشت نییە تەنها من ئامیر فەوجێکم هەیە من وەنەوشەیەکم بۆ کڕیوە پێمان گوت کاکە گیان ئەتوو ئەو ماڵی خەڵکیە چۆن وەنەوشەی بۆ دەکڕی تی وەڵام من وەنەوشەم بۆ کڕیوە ئەو معلوماتەمان هەیە لە زاری خۆیەوە تی وەنەوشەیەکم بۆ ئامیر فەوجی خۆ کڕیوە 2020 ئەمەژت بۆ کرد کە پێشنیاری ئەوەت بۆ کردووە هەرچی سەروەت و سامانی هەتە و ماوتە بیکە قایمەیەک و دوایی دەیخەمڵێن و بەسەر ئەو کەسانەدا دابەشی دەکەن کە قەرزدارن ئەم چی پێوتن بەڵێ ئێمە پێمان گوتمان ناکرێ ئەتوو بخۆ بە دار و دەستەی خۆت فێر لە خەڵکی بکەن بڵێ وڵا ئێمە سجن کراین و تەواو ئەوە کێشەیەکی زۆر گەورەی لە دوایە کێشەی کۆمەڵاتی دروست دەبێ هەر کەسێک لەو بینەیەدا هەر زەرمەند بی بکوژرێ ژن تەلاق بدرێت دوو بەرپرسی ئێوە بەرپرسن بخۆ بە جەماعات پێمان گوت ئەو قسە پڕبوچانە بۆ من نەکە بڕۆ لەگەڵ دۆستەکانی خۆت ئەوەی ماڵی خەڵکیان دزیوە وەرن خڕ ببنەوە ڕێک و پێک قایمەیەکی بکەن بدەنە پۆلیس با بە یاساوی شەحەل بکرێ ئێمە شوەک و لزنێکی کۆمەڵاتی دێنە ناو ئەو بابەتەیەوە سڵحێکی عەشایری دەکەین و پێمان باشە پاری ئەو خەڵکەی بگەڕێتەوە ئەویش وعدی داوە زۆر سپاس بۆ کاک لوقمان دیارە لە ئێستادا سێبان هەڵشۆیی ئەمە 9 ڕۆژە لە پۆلیسی ڕاپەڕین لەسەر دۆسیەی با بڵێن نزیکی 500 هاوڵاتی گیراوە و تاوەکو ئێستاش پۆلیسی ڕاپەڕین تەنها سەرەداوی ڕووداوەکەی ئاشکرا کردەوە باسی لەوە کردووە کە 23 کەس لەدار و دەستەکەی گیراون و ئێستا بەشێک لە کەسوکارەکەشی بە هەمان شێوە گیراون و چاوەڕێی دۆسیەی لێکۆڵینەوەکان دەکەن بۆی کە لە داهاتوودا زانیاری زیاتر هەم لەسەر بڕی پارەکەم لەسەر شێوازی خەرجکردنی بدرێت. بەڵێ سابرا عەبدوڵڵا پەیامنێرە نارتی سپاس بۆ زانیاریەکانت.